کێشەی ئەو دەمەی کاژیک لەگەڵ بیری مارکسی و شوێعەکان چی بوو ئەو دەمە کە دەرکەوت بەڕاستی ئەفکاری مارکسی وەکو نانەتەوەی یا ئومەمی ئەو ئەفکارە نییە لە خزمەت ڕزگارکردنی نەتەوەی کورد و دانانی دەوڵەتی سەربەخۆی کوردیا بێت. گوێگرانی ئازیز و خۆشی لەبەر هەندێک خەلەلی فەنی ئیزگەکەمان لە کارەوە سێت تا بە یەگەشتنیویشی تر بەخواتان نسپێرین کەچی لە دوای خەڵکان وچێتی وڵا وتیانە ئیزگەکەمان لە کارێکەوە سێت تا شۆڕشی تر بەخواتان نسپێرین. لە 11/9/75 پاسۆک دروستە بێت دەوترێت کاتێک لە دوای دروستبوونی پاسۆک کاتێک چارەنووسی پاسۆکەکەوێت دەست عەبدوڵڵاگرین ئیتر بۆ خۆی دەست بەسەر هەموو شتێک هاگرێ سەرکردایەتی تەنها خۆیە بێت لە هیچ بڕیار و ڕاستپاردەیەکی سیاسیان ناگەڕێتەوە بۆ کادیرەکانی پاسۆک خۆی بڕیاری مطلقەیە. بەرنامەی ڕوودا و مێژوو شەوی سێشەممە کاتژمێر 9:05 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.